لە درێژەی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردندا مەڵبەندی دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەری کۆبنەوەیەکی فراوانی لەگەڵ کادیرانی سنووری ئەنجومەنی کۆیە ئەنجامدا. ئەو پەرلەمانی ڕابردوو پەرلەمانی حەزب بوو، پەرلەمانی دوو لایەن بوو. ئێمە دەمانەوێ وەک کۆمەڵ دەمانەوێت پەرلەمانی خەڵک بێت. ئەوە بۆ کۆمەڵ نییە، ئەوە بۆ خەڵکە. بۆی ئێمە پەیاممان و داواکاریمان لە خەڵک ئەوەیە کە بێن هاوکارمان بن، پشتیوانمان بن بۆ ئەوەی بتوانین پەرلەمان بکەین و پەرلەمانی خەڵک. بە ڕێژەیەکی ئێزگار زۆر خەڵک ئەوانەی کە ناڕازین، ئەوانەی کە تووڕەن لەم بارودۆخ و لە دەسەڵات بێن دەنگ بدەن دژی دەسەڵات. کادیرانی کۆمەڵیش دەڵێن خەڵک ئەم جارە هۆشیارە و دەنگ بە دەسەڵاتێکی گەندەڵ نادەنەوە و هێزێکی ڕازگۆی وەکو کۆمەڵی دادگەری هەڵدەبژێرن. ئەم جارە ئینشاءڵڵا تەزویر و ساختەکاری کەم دەبێت و خەڵک بەڕاستی لە چەند ساڵی ڕابردوو زۆر نیگەران بووە و زۆر چۆن دەڵێ داخ لە دڵە بەرامبەر ئەو حکوومەتە کاربەڕێکەرە کە چەند ساڵە خەڵک دەسەوسێنێتەوە موسە و قوتی خەڵکی بڕیوە و ئومێد دەکەمەوە جارە خەڵک بە تایبەتی وشار بێتەوە بە تایبەتی بۆ ئیسلامیەکان. من زۆر گەشببینم و تەسەوەر دەکەم و پێم وایە ئەو جارە ئینشاءڵڵا کۆمەڵی دادگەری دەنگێکی زۆر باش بەدەست دێنەوە، خەڵک خۆشەویست و حبێکی زۆری بۆ کۆمەڵی دادگەری هەیە. چەند ساڵە حیزبەکانی کە هیچ شتیان نەکردو بۆ گەنج، بۆیە زیاتر گەنجەکان یعنی هەوڵ دەدەن دەنگ بە کۆمەڵ و حیزبە ئیسلامیەکان بدەن، چونکە هیچ لەلایەن حیزبەکانی ترەوە هیچ شتیان بۆ نەکراوە، بۆیە زیاتر هەوڵ دەدەن دەنگ بەوان بدەن. کۆبنەوەکە بە ئامانجی گەیاندنی بەرنامە و پلانی کۆمەڵی دادگەری بوو بە کادیران بۆ بەڕێوەبردننی بانگەشەی هەڵبژاردن بە شێوەیەکی سەرکەوتووانە. ئەمڕۆ هەستاوین بە کۆبوونەوەیەکی گشتی بۆ ئەندامانمان، لایەنگرانمان، هەوادارانمان لە سنووری قەزای کۆیە بۆ ئەوەی باشتر و چاکتر بتوانین لیستی 140 کۆمەڵی دادگەری لە ژێر ناوی ڕایان دەگرین بە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان بناسێنین و بە تایبەتیش لە سنووری قەزای کۆیە. کۆمەڵی دادگەری وەک هێزێکی سیاسی ڕەسەنی کوردستان بە ژمارە 147 و بە دروشمی ڕایان دەگرین دەستی بە قۆناغێکی دیکەی بانگەشەی هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کردووە بە هیوای گەیاندنی زۆرترین نوێنەری حیزبەکە بە پەرلەمان و داکۆچیکردنی زیاتر لە مافەکانی خەڵک و پاراستنی بە هەباڵەکانی کۆمەڵگا. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای کۆیە.